لەبارەی زادیەوە. قۆناغەکانی پەیمانگا چییە؟ پەیمانگای ئیبن تەیمیە دوو قۆناغە و بۆ ئاستی ئەو کەسانەیە کە خوێندنی ئامادەی ئیسلامیان تەواو کردووە. قۆناغی پەیمانگا ڕەسەنکردنەوەی بوارەکانی زانستی شەرعین بە بەڵگەکانیان تا خۆی ئامادە بکات بۆ ئەو بواری دەیەوێت بیکاتە تایبەتمەندی خۆی لە قۆناغی دواتر، قۆناغی تایبەتمەندێتی. لە سەرەتادا مامۆستا کرێکار کە زادی دامەزران ناوی پەیمانگای ئیبن تەیمیە بوو کە دەکاتە نیوە یان دوو لە سەرسەی ئەو خوێندنەی ئێستا لە ئامادەییدا دەخوێنرێت. سوپاس بۆخوا دواتر گەشەی کرد و ناوی گۆڕا بۆ زانکۆی ئازادی دەڕاساتی ئیسلامی کە بە کورتی دەبێتە زادی. قۆناغی پەیمانگا دواخرا بۆ دوای ئامادەیی، دواتریش قۆناغی ناوەندی کرایەوە لە پێش ئامادەییدا لە ساڵی 1440 کۆچی بەرامبەر بە 2018 زاینی. ئەگەر خواویستی لەسەر بێت قۆناغی سەرەتاییش دەکەینەوە بۆ ئەو منداڵانی تەمەنیان لە نێوان 10 بۆ 15 ساڵیدا. تا ئێستا کە نۆی 2021 زاینیە قۆناغی پەیمانگا نەکراوەتەوە، بۆیە زانیاری زیاتر دەربارەی ئەو قۆناغا دەخینە ئەو کاتەی کە خواویستی لەسەرکردنەوەی دەبێت.